ئەوانەی کە خۆیان هەڵبژاردووە هیوادارم ئەوانەی کە پێشتر بەڵێنیاندا بوو بە گەنجانی ئەم وڵاتە جێبەجێ بکەن چکە زۆر وەختمان پێدراوە زۆر بەڵێن درراوە بەداخەوە زۆر شت بەدی نەکراوە هەر ئەوەندە گفتوگۆ بوو قسە بوو بەڵام هیوادارم دووبارەش دێڵێمە هیوادارم ئەوانەی کە خۆیان هەڵبژاردووە ببن بە بەرپرسیارێکی ئەم گەنجانە چەندین شت هەیە نەکراوە لەم وڵاتەیە ڕاستی مەجای ڕۆشنبیری گەنجان زۆر کەم بۆتەوە. من وەک گەنجێک داواکاریم لە کاندە بەڕێزەکان و سەرۆکلیست و هەموو قەوارە سیاسەکانە داواکاریم لەوانە کە کار بۆ گەنج بکەن و هەلی کار بۆ گەنجان بەڕەخسێنن. داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بستە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی دەنجی خۆیان دووپات بکەنەوە بەڵێنی خۆیان دووپات بکەنەوە کە دەنگ بدەن. داوا لەو کەسانەش دەکەم کە دەبنە ئەندام پەرلەمانی کوردستان بە جانێکی دڵسۆزانەوە خزمەتی ئەو کوردستانە بکەن هەستێکی نەتەوایەتیان هەبیتن بەبێ فەرق و جوایە خزمەتی ئەو ملەتەی بکەن چاو بە بژێوی خەڵک دابخشێنەوە هەردەم ئاگیان لە خەڵک بێ چونکە بەڕاستی ئێستا کە پێش هەڵبژاردنە خەڵک ئەندام پەرلەمانەکان دەچن لە دەرگای خەڵک دەدەن بۆی دەنجیان پێ بدە بەڵام کاتێک کە دەردەچن ئاگیان لە خەڵک نامێنێتن.